سەربازی ون ئەم جارە لە شاری هەولێر چیرۆکی کەسانێکی دڵسۆز دەگێڕێتەوە. بەشێک لەو کەسانەش سەرەڕای ئەزموونێکی تاڵ لەگەڵ منداڵەکانیان کە خاوەن پێداویستی تایبەتن، بەڵێنیان داوە هەموو خاوەن پێداویستیە تایبەتەکان لەخۆ بگرن. ئێرە پەیمانگای هانایە بۆ شیاندنی کەم ئەندامان لە ساڵی 1987 دامەزرایە. ئێرە جێگایەکی زۆر ئینسانیە، مرۆڤایەتیە، چونکە بە خزمەت دەکاتن بە کەم ئەندامان، کەم ئەندامیش یعنی جۆرەکی بەشەری لەو کۆمەلگایە پێویستە بە خزمەتکردن. لێرە مامۆستا و ڕاهێنەر زۆر تااقەتیان پێویستە، توانایان پێویستە تەعامل بکەن لەگەر ئەو کەم ئەندامانە. ئێرە پەیمانگای هانایە بۆ شیاندنەوەی جەستەیی و دەرونی. لەم پەیمانگایە خزمەتێکی گەورە وەک ئەرکێکی مرۆڤایەتی پێشکەش بە کەم ئەندام، نابیست و بیرکۆڵ و خاوەن پێداویستیە تایبەتەکان دەکرێت. یەکێک لەو خزمەتانەی کە پێشکەش بە خاوەن پێداویستی تایبەتەکان دەکرێت بریتە لە ڕاهێنان و فێرکردنیان بە پیشە و کاری دەستی و سیرامیک. قسمی سیرامیک بر قسمەی تایبەتە، هەموو نەوعە کەم ئەندامێک ناتوانێت بێتە وێن دەرێ. بڕک پێویستی بە دەستی هەیە، چونکە ئیشی سیرامیک هەردوو دەستی بەکاردێنی. ومع هذا هەبووە تەڵەبە هەبووە یەک دەستی بەکارهێنایە و لەگەری مساعدەمان کردیە کە ئیش بکاتن. لەبەرەوەی ئیشەکە قوڕە و قوڕ بڕک قورسە لە کارکردن لەگەری، لەبەر هەندێ قەیدی ناکە بەخۆی یعنی با بڵێن کەم ئەندامەکەی قاچی بیتن یانیش ئەوەی بیتن فکری بیتن، یعنی بەس المهم بڕک دەستی بەقووەت بیتن. بە جۆرەی توانای تەڵەبەکەی هەندێکیان زۆر زوو وەردەگرن و ئیشیان گەلێک جوانە، هەندێکیان بە زەحمەت وەردەگرن، ئەمە لەگەری مامۆستا و ڕاهێنەر لەگەری ئیش دەکاتن، حتا ئەو ئیشەی دروستی دەکات جوانی دەکەین. ئامانج ئەو مامۆستا و ڕاهێنەرە لە بۆ ئێرە ئەوی کە ئیش دەکەن لێرە، ڕقم یەک ئەو تەڵەبانێک کە دێنە لایمە لە کۆمەلگایەکی دەربچن کە ماڵی خۆیتیان بێنە کۆمەلگایەکیت کە بەشەریشتکە ببینن، تەعاملشتکە ببینن، زجان بەخۆ نەسووتێ، شخصیەتیان پێ دروست دەکەی. ئەوەشمان ئەمە بخۆمە بە چاوی خۆمان دیتێک چەند گۆڕانکاری لێیان دەکرێت لە ژیانیان. ڕقم دوو طبعاً ئەوەش مهمە ئەنو سبەی دووس بێ بەشک و کارێکی نوێ فێر دەبن بتانن لەناو کۆمەلگا ئیش بکەن. تێکەڵ بە کۆمەلگا دەبیتن، تەعاملی لەگەر بەشەر فەرق دەکات، زجی بەخۆ ناسووتێتن، دەبینی لەوانەیە لە خۆی خراتر هەبیتن. واعتیماد دەکات لەسەر خۆی سبەی دووس بێ بەشک و زۆر ئێستا ئەمە لێرە مۆزەف هەنا بەخۆیان کەم ئەندام بووینە و ئێستا عائیلەیان دروست کردیە و پارەشیان هەیە و ڕاتبی وەردەگرن و ئەوی لێرە تاعین بووینە، لە دائیرەی کەش هەنە تاعین بووینە، لێرە فێر بووینە. لە کۆتاییش ئەو ئیشانە هەندێکی بەخش دەکەین بەوان تەشجیعاً، هەندێکیش معرەزمان هەیە لێرە ساڵانە لە کۆتایی ساڵەکەی معرەز دەکرێتەوە و عالم دێن و تەماشا دەکەن و هەندێکی دەکڕون و هەندێکی بەجێ دێنین. ئەو ڕاهێنەر و مامۆستایانە ڕۆژانە سەدان کەس فێری کار و پیشە جیاوازەکان دەکەن. کۆمپیوتەر و تەکنۆلۆژیا وەک بەشێکی گرنگ لە ژیانی خاوەن پێداویستیە تایبەتەکان هەژمار دەکرێت.
بالنسبة قسمی کۆمپیوتەر زۆر گرنگە لە بۆ کەم ئەندامان بەشێکی زۆر مهمە چونکو لێرە وابزانم هەر ئەو جێیە هەیە لە کوردستان کە فێر دەبی کەم ئەندام پێی دەکرێتن بێتە ئەو جێی فێرە کۆمپیوتەر بی لە بۆیش گەرە گرنگە لەو کەم ئەندامان چونکو ئەمە لێرە تەعاملێکی خاص لەگەریان دەکەین دەزانین کو لەگەریان قسەی بکەین دەزانین کو فێریانکەن ئەگەر نابیست بی ئەگەر تەخلوفەکی بەسیط هەیە بی ئەگەر کەم ئەندام بی فلە قسمی کۆمپیوتەر ئەوڕۆ ژیانی کۆمپیوتەرێ یعنی گرنگە لە بۆیان فێر بن ئەوانش پرۆگرامی خاصی خۆیان هەیە کە فێر دەبن ئەو کۆمپیوتەرەی و لە ژیانیان یارمەتیان دەداتێ کە فێرە نووسین و خوێندن و قسەکردن لەگەری و بەشی دارتاشی ئەویش بەشەکی تایبەتە ئەویش زەحمەتی خۆی خاصی خۆی هەیە چونکە لەوێن دەرمەچینە گەورە هەیە میشار هەیە مەچینە کەهرەبایی هەیە مامۆستا دەبی زۆر ئاگادار بی و چی فێریان دەکاتن ئەو تەڵەبانە خەتوە لەگەریان بن نەکۆ غەڵەت بکەن پێش هەموو شتێک دەبی فێر بکەن سەلامەتی کووە لەو قسمێ بەجۆرە هەموو قسمەکان بەس بە تایبەتی قسمی نزارە دەبی ئاگادار بن لە بەکارهێنانی ئەو کەلوپەلانە مامۆستاکانی دارتاشیش ئەوان هەموو خیبرەیان هەیە و دەبی لە ئیشەکەی خۆیان بزانن و زۆر دەبی دڵسۆز بن کە فێریان دەکەن ئەو تەڵەبانە حتە سبێ دووسبێ بەشک و پیشەکی باش فێر دەبن لە کۆمەلگا ئیشی بکە پێ بکەن. یەکێک لە کارەکانی دیکە بریتە لە فێرکردنیان بە کاری دارتاشی کە بەشێکی زۆری خاوەن پێداویستی تایبەتەکان حەزیان لێیەتی. ده ساڵ 11 ساڵ دەبێت نێروکانە کارداکەین ئەو تەڵەبانەی کە بۆمان دێتە ئێروکانە زەحمەتێکی زۆریان پێوە دەبین یەکەمین جار یەکەمین جارەوەی دێنە ئێروکانە دەبێت ئەمە فێریان بکەین ئەمە مەچینێ ئەوە ترسیداری هەیە خەتەریاتی زۆرە مشاتا لە ناحیەی مشار و یعنی زۆرها چەکچ و بزمار و دەبیت تۆزێک یعنی توانای ئەوەیان هەبیتن کە لەگەڵمە ئەو ئیشەی بکەن لەگەڵمە یعنی بتانن دەستیان ئیش بکاتن هەیە کەلولارە حتى فێریان دەکەین زۆر بە زەحمەت فێر دەبن بەڕاستی بەس یعنی باشن حتا حدەکی زۆر باشش فێر دەبن مامۆستامان هەیە ڕاهێنەرمان هەیە بەشی تەخلیممان هەیە کە مشارە دەیبڕێتین بەشی ئەو مەچینە قورسانەمان هەیە بەس یعنی بەڕاستی زۆر زەحمەتە لەگەڵیان هەتا خەتەریاتمان زۆرە بەشی دارتاشی خەتەریاتی زۆرە خاستن لە مەچینەکان ناهێلین یعنی متنە دیار مەچینەکان دەبێت خۆمان لەگەریان بن وردە هەتاوە چینە فێر دەبن هەتاوە چینەوە فکریان دەکەوت زۆری شەیە زۆر بە چاچی فێریش بووینەوە ڕۆیشتینە دەرەوە یعنی ئێستا کار دەکەن لە دەرەوە بەڕاستی یعنی توانایەکی زۆر باشیان هەیە بەس ئەوەندە دەبی دەستیان تون بیتن چونکە قسمی دارتاشی وەکو ئەوانتر نییە دەبی دەستیان هەیە بیتن ئیشەکەی بکەن بەڕێک و پێچی ئیشەکانیان دەدەینە دەستی. نزیکترین دۆستی نابیست و کەمەندامەکان ئەو ڕاهێنەر و مامۆستایانن کە فێری پیشەی جۆرە و جۆریان دەکەن لە کاتێکدا خێزانەکانیان ناتوانن لە ئازارەکانیان تێبگەن. ئەم هەموو زەحمەتی و بربەست و ناخۆشیاش ئەم مرۆڤانە دەیخەنە ئەستۆی خۆیان. دەمەوێت ئاماژە بەوەی بدەم کە مەسەلەی مامۆستا و ڕاهێنەران لە پەیمانگەی هانە وەکو سەربازێکی ونوان طبیعی ئەو کارانەی کە ئەوان دەیکەن ئەو ئەرکەی لەسەر شانیانەیە طبعاً چوەکو مامۆستا چوەکو ڕاهێنەر تەعاملیان لەگەر کەسانی کەمەندام و خاوەن پێداویست تایبەتە کەسانی خاوەن پێداویست تایبەتیش مامەڵەیەکی جیاوازی هەیە لەگەڵ کەسانی ئاسایی بۆیە ینی ئەوەی کەمە هەز دەکەین ینی ئەو بابلێن تەحملەی کە ئەو مامۆستایانە هەیتیان و ئەو خوڵقەی هەیتیان بەڕاستی جێگای دەستخۆشیە لە بۆ هەموو مامۆستا و ڕاهێنەرەکان کە بتوانن
بە شێوازێک مامەڵە لەگەر ئەو کەمەندامانە بکەن چ ئەوەی کە فیزیکە چ ئەوەی کە نابیستە چ ئەوەی بیرکۆڵی خەفیفە لەبەرەوەی هەریەکە و جۆرە مامەڵەیەکی دەوێت لەگەڕی بکرێتن ئەو ماوەیە کە لێرە ینی داخلی ئەو خولەی دەبی بۆ ماوەی نۆمانگ بەڕاستی ئەرکێکی زۆر قورسە لۆ مامۆستایان لۆ ڕاهێنەران کە بتوانن ئەو قوتابیە یاخود ئەو کەمەندامەی پێ بگەینن بۆ ئەو ماوەی نۆمانگە لەو بەشەی کە خولی لێ فێر دەبیتن پاشان کە بڕوانامە وەردەگری چینی کەم ئەندام چەندین بەشمان هەیە ینی نابینایە نابینایە نابیستە کەم ئەندامی دەست و پێیە هەر یەکە و بە شێوازێک تو دەبی هەڵسوکەوت و ڕێوشێنی لۆ دابنی لۆ فێربوونی لۆ ئەوەی بتوانین لە ڕووی دەرونی کۆمەڵاتیەوە ئامادەی بکەیت تێکەڵ بە کۆمەلگایان بکەینەوە بەوەی بتوانیتن پشت بەخۆی بەستی وەکو هەر کەسێکی ئاسایی ناو کۆمەلگا. بەنسبەت بەشی دارتاشی بیدایەتی ئەو قوتابیەکە دێتە لای ئێمە سەلامە ئامایان فێر دەکەین لەبەر ئەوەی چوچی بەشی ما زیاتر هەمووی چەقو و شتی وهایە ترسی زۆرە ئێمە لێ ناگەڕێن بەڕاستیانی ئەو قوتابیانە تووشی زەرمەند ببن تەواو ئاگاداریمان لێیان هەیە لەگەڵیان دەبین لە بۆ ئەوەی کەوا خۆیان ئەزیەت نەدەن ئەگەر مشارە ئەگەر شەفرەیە ئەوانە هەمووی دەویان وەکو چەقو تیژە ئێمە لێ ناگەڕێن ئەوان بە هیچ جۆرێک ئەوان تووشی ئەو حالەتە مەترسیانە ببن لەبەرەوەی ئەوان زیاتر وەکو خەڵکی ئاسایی تەوعییان لەوانەیە بڕک زەعیفتربی هەیە مەسەد نابیستە ئەمە کە ئەوەی نابیستە زۆر ئاگاداری دەبین لەبەرەوەی ئەو هەست بە خەتەریاتی ئەو مەکائینانە ناکاتن. پەیمانگای هانا پەیمانگایەکە لەو پەیمانگایانەی کە سەر بە دیوانی بەڕێوەبەرایەتی چاودێری کەم ئەندامانی هەولێر یەکێکە لەو پەیمانگایانەی کە خزمەت بە خاوەن پێداویستی تایبەت دەکات بە تایبەتی ئەو خاوەن پێداویستی تایبەتانەی کەوا لە ڕووی جستەییەوە کەم و کوڕیان هەیە بۆ نمونە ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتی فیزیکینە جستەیینە مەسەلەن کەم و کورتی لە جستەیان هەیە ئەو پەیمانگایە لە ساڵی 1970 دامەزرا هاتە ئێستا بە بەردەوامی خزمەتی بە خاوەن پێداویستی تایبەتەکان کردووە بەو چین و توێژە لە خزمەتدا بۆ تاکو ئێستا بەبێ وەستان. لێرە ماوەی 20 ساڵە لەلایەن ئەم ڕاهێنەرانەوە فێری کاری درومان دەکرێن. زۆربەی ئەوانش لێرە فێر دەکرێن ئافرەتن. بەشی دوورمان ئەوش بەشەکە ئەوش تەعاملێکی خاص پێویستە تەڵەبەی معەنی خاص پێویستە دەبی زەینیان ڕۆن بیتن ناتوانین مەسەلەن یەکەچی منگۆلیزم بیبێ وێندەرێت چکو وەرناگریتن ئەوەش مقەس و دەرزی و ئەوەی تێدایە مەچنەی درمانی تێدایە دەبی زەینی تەوا بیتن قەیدی ناکە مەسەلەن دەستی تەواوانیە یان کەم یان نابیست بیتن مشکلێ نیە چکو دەتانی ببینیتن فێر بیتن. ئەوەش یعنی لێرە دەبینین مەسەلەن ئەو مامۆستایان ئەو ڕاهێنەرە کو زەحمەتی پیا دەکاتن لەگە تەعامل لەگەر ئەو نەوعانە یعنی هەر تەڵەبەک و بە جۆرەی کەم ئەندامیەکەی ئەمە دەبی لەگەری تەعامل بکەین. دەیان ئافرەت بەهۆی بەشداریان لەم خولانە بوونە تا خاوەن کاری خۆیان و کاری درومان دەکەن و خۆیان
بژێوی خۆیان و خێزانەکانیشیان دابین دەکەن. لێرکانە بەخۆم تەڵە ببووم کە دەورەکەم تەواو کرد لێرانە بوومەوە ڕاهێنەر کە تەڵەبەی فێر بکەمەوە. ئەمە سارانە نۆمە جارێک تەڵەبە یعنی بەدل دەبی، جار هەیە دە تەڵەبێ، جار هەیە 12، جار هەیە 7، جار هەیە 5 ئەو هایە، یعنی بەجێرەی کە ئەو کە وەردەگیرێ بەجێرەی تەڵەبەکەی. ئەی لەبەرەوەی هەست بە ماندی بوون ناکەم چکە پێویستە ئەو تەڵەبانە فێر بکرێن و حەزیشیان لێ زۆربەی زروفیان تەواو نییە، حەز دەکەن هەلە بە زروفی خۆیان فێر بن. ئەجا لەبەر ئەوانە یعنی حەز دەکەم لۆی حەز دەکەم یعنی بە ئیشەکەی خۆم و ماندی نابم کە فێریان بکەم. پێشەوەی فێر بکرێن لەلایەن ڕاهێنەرەکان ڕێنمایی تایبەت بە کارەکانیان پێدەدرێت. ئەو ڕێنمایانە بۆ پاراستن و سەلامەتی خۆیانە، چونکە بە هەڵە بەکارهێنانی ئەو ئامێرانە لەوانەیە زیان بە جەستەیان بگەیەنێت. بەشی کاری دەستیش ئەویش بەشەکە فێرە دروستکردنی زۆر چشتی جوان دەکەن، گولە و هەر بە دەستی کار دەکرێتن، سنارەیە، مەکرەمەیە، ئەو پێی دەگوترێ ئەوانە عینە تەڵەبە شرت نییە ئەوەی زەینی زۆر ڕۆم بیتن یان توانای فکری زۆر باش بیتن، هەموو نەوعات زۆرە کەم ئەندامێک دەتوانێت لەمێندەر فێر بیتن و مامۆستاش زۆر لە گەراماندینە چونکە ئیشەکەش هوردە، ڕاستە ئەو سنیە بەخۆی بەنا ئیشەکە هوردە بە خەڵتەوات ئیش دەکاتن، دەبی ئەو هاابکەی، دەبی ئەو هاابکەی، دەبی ئەو هاابکەی. ئەوەش ئەوڕۆ ماشەڵە لە بازار ئەو ئیشانەی کاری دەستی گەلێک زۆرە، سبێ دوست بێ دەتانی بەخۆی مەعرەزە چی بکاتەوە، ئیشی دەکایان دەداتە دوکانە چی دەفرۆشی، مەوردە چی لە بۆ دێتەوە ماڵێ، مساعدەی خێزانەکەی دەکاتن، مساعدەی ئەهلی دەکاتن. دانە بەدانە فێر دەکرێن، هەریەکە و بە شێوازێک. هەندێک چشمەترسی هەیە لەسەر مامۆستایەکان، چکو زۆر جارەوەیە تەڵەبەمان هەیە تەخەلوفەکەی بڕک زۆرە، برك مثلا دەستی ڕادەوەشێنی مثلا یان حالەتە چی دەگری پێمان ڕناگیرێ، فەلۆێ مەفروزە لە هەر قسمەکی ئافرەت و پیاو بن، یعنی کە حتە بتانێت سەیطرە بکەن لەسەر ئەو تەڵەبەی و دائما ئەگەر ببینین حالەتە چوها دروست دەبی لەگەر توێژەران یەکسەر دێن قسەی دەکەین، دەبێنە لای توێژەر حتە برەک هێمنی بکاتن. بەڕاستی ستافێکی ماندوونە ناسن و هەمویان لە ڕووی پسپۆری و لە ڕووی شارەزایی و پسپۆرێکی باشیان هەیە، شارەزایەکی باشیان هەیە لە ڕووی خزمەتکردنی خایان پێداویستی تایبەت و بەبێ جیاوازی ئەو پەیمانگایە هەموو ئەو کەسانە لە خۆ دەگریتن کەوا لە تەمەنی 14 ساڵی هەتا وەکو تەمەنی 35 ساڵی بەشداری دەکەن لەو پەیمانگایە. ئەو پەیمانگایە لە خۆ لە 8 بەش پێکاتووە، لە 8 بەشی وەرشە پێکاتووە کە ئەو سودماندانە یاخود ئەو قوتابیانێکە وەریان دەگرن لە تەمەنی 14 تاکو 35 ساڵی نەبەبێ جیاوازی هەمویان وەردەگیرن، بەڵام بە مەرجێک لە لێژنەی پزیشکی دەربچیتن کە ئەوانە لە ڕووی جەستەیەوە کەم ئەندامن. ماوەی 20 ساڵە و ساڵانە 9 مانگ ئەم ڕاهێنەرانە بێ ئەوەی هەز بە ماندووبوون بکەن
بەردەوامن لە خزمەتکردن بەو مرۆڤە هەستناسک و بێنازانە. بەشێکیشیان حەز بە وێنە کێشان دەکەن. لێرە لەلایەن مامۆستای شارەزاوە فێری هونەری وێنە کێشان دەکرێت. بەشی سەرتاشی عینەن تەڵەبەی وەردەگرن خاستن نابیستیش وەردەگرن لەبەرەوەی پێیان دەکرێت فێر بن، نابیست زۆر زیرەگەن لەو مەجالەی فێریان دەکەن سەرتاشی دەتوانن ببنە شاگرد لە حەلاقەچی دەتوانن بەخۆیان مەحەلەکی خاص بەخۆیان بکەنەوە. سبەی دووس بێ ئەگەر نابیستەچیش عینەوەی خۆی هاوشەوێ خۆی تی دەچێتن لە لایوی سەری بتراشی بە ئاساندی لەگەری تەعامل دەکا فێری یعنی تێدەگالێ مەقسەدی چێ کە کو دەوێت سەری بتراشی. ئیشەکی زۆر گرنگە ئەو سەرتاشەیە، یعنی زۆریشیان وابزانم زۆر بینە شاگرد لە لای حەلاقان. لەم پەیمانگایە لە 8 بەشی جیاواز فێری 8 پیشەی جیاواز دەکرێت. هەر یەک لەو پیشانە بۆ ئەو توێژە بە پێی مەرج و پێوەری پەیمانگاکە دەبێت، بۆی بزانن هەر کەسێک لە چ بوارێکدا دەتوانێت سوودمەند بێت، چونکە ئەوان ناتوانن هەموو کارێک هەڵبژێرن و کاری تێدا بکەن. سەرتاشی یەکێکە لەو کارانە کە لێرە لەلایەن کەسی شارەزاوە فێر دەکرێت. عاجزەکەی ئەوەیە ئەن کۆمەلگا نازانین لەگەریان تەعامل بکە. فعیدز دەبیتن دەبینی ئەو فەرقی هەیە لەگەر بەشەری تەبیعی نەفسیان تەئسیری لێ دەکاتن کە دێنە ئێرە زۆر گۆڕانکاری لە ژیانیان دەبیت، چونکو دەبینن ئەنو نەوعیتکەش هەیە بەشەریتکەش هەیە و لەوی خراتریش هەیە، لێرە زۆر نەفسیەتیان دەگۆڕێت. مامۆستاش زۆر لەگەر ڕاهێنەرەکان زۆرش تەئسیریان هەیە لەگەلیان. بەڕاستی هەموو چ منداڵی خۆمان لەگەریان تەعامل دەکەین، ئەگەر عیدز بن دنیان دەدەینەوە، ئەگەر مشکلیان هەبی محاوەری دەکەین لە بۆیان چاکەین. ئەم زەحمەتی و بربەست و ناخۆشیانەی ئەم توێژەش ئەم مرۆڤانە دەیخەنە ئەستۆی خۆیان و شەڕی بەدەستهێنانی مافی ئەم توێژە بێنازە دەکەن. زەحمەتیەکەی کارەکەی ئەوەیە و بزانیت لەگەر هەموو نەوعەچی تەعامل بکەیت، هەموو نەوعەکەم ئەندامان و هەموو نەوعە نەفسیەتەک و هەموو نەوعە ئیشەکە ئەوەی کە لێرە دەکرێتن دەبی بزانی و سەیطەڕێ لەسەر بکەیت و تەعامل بکەیت لەگەری. دەبینی تەڵەبە هەیە دری ناسکە، دەبینی تەڵەبە هەیە عیدزە، دەبینی تەڵەبە هەیە نەخۆشە و هەموو دەبی ئەمە بزانین و لەگەریان بجولەینەوە. داواکاریمان ئەوەیە بەشک و جێیەک دەبیتن کە ئەو کەم ئەندامانە لێرە شتێک فێر دەبن جێیەکی معەیەن هەبیتن بچن لەوێ ئیش بکەن. زۆر سوپاسی مامۆستا و ڕاهێنەرەکان دەکەین. ئێمە دەمانەوێت ئێوە هاوکارمان بن. ئەم دخوازین هونالیکارن مەبن.
ئێمە بەشێشین لە کۆمەڵگا دەمانێت ڕۆڵی خۆمان هەبێت. ئێمە لێرە فێری و زەبەخشی دەبین. ئەو پەیمانگایە بەڕاستی هەمویان بەسەربازی هون هەژمار دەکرێن لەبەر ئەوەی ئەوانە لە ڕووی توانە فکریەکان و توانە جەستەیەکانیان بەڕاستی لە کەسانی ئاساییش هیچیان کەمتر نیە لە کەسانی ئاسایی بۆ خزمەتکردن و بۆ ئیشکردن لەو بوارەدا بەڕاستی ئیوەی نەکەوا پەنجە تیشک بخرێتە سەر کار و چاڵاچەکانی ئەوانە هەم ستافەکە هەم ئەوانەی کە لێرکوانە کار دەکەن وەکو سوودمەند ئەوانە هەمویان لە هەموو ڕوێکەوە توانەکانیان زۆر باشە هەمویان دەتوانن شتێک بکەن لە دووازار بە سوود بێ لە بۆ کۆمەڵگا. خەڵاتی بەرنامەی سەربازی وێن کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە تەواوی ستافی پەیمانگەی هانە بۆشیاندنی کەم ئەندامان کە پێکدا لە کۆمەڵێک مامۆستا و ڕاهێنەر کە خزمەت دەکەن لەو پەیمانگایە بە خاوەن پێداویستە تایبەتەکان کە لە ڕووی جستەیەوە خاوەن پێداویستی تایبەتن و دەستخۆشیان لێ دەکەین و کەماندوونە ناسن هەمیشە لە هەموو بارودۆخەکان بەکار و چاڵاچەکانی خۆیان هەستاینە پیرۆزباییان لێ دەکەین و پیرۆزە مامۆستا خەڵاتەکەتان پیرۆزە.